سڵاتان لێبێت بینەرانی ساری کرمانزی ئەم کاتتان باش لە گەڕەکی بارزانین لە قەزای ناوەندی سۆران دوای ئەوەی لە ڕێگەی زاری کرمانزیەوە بەشێک لە دانیشتوانی ئەم گەڕەکە داوای چاکردنی کۆڵانەکانیان کرد بەو پێیکە بەشێک لە کۆڵانەکانی گەڕەکی بارزان قیرەکەیان تێکچووە و داوای سەر لە نوێ قرتاوکردنی کۆڵان و شەقامەکانی بۆ گەڕەکەیانە کرد. زاری کرمانزی خواست و داواکاری دانیشتوانی ئەو گەڕەکەی گەیاندا وەزارەتی سپۆرت قایمقامی قەزای ناوەندی سۆران تایبەت بە زاری کرمانزی ڕایگەیان لە چەند ڕۆژی داهاتوو تێکڕای کۆڵانەکانی گەڕەکی بارزان جارێکی تر قیرتاو دەکرێنەوە بۆ بەشێکیشان ئاوەڕۆ دروست دەکرێتن. دیارە بەپێی ئەوەی کە گەڕەکی بارزانیەکێکە لە گەڕەکە بەرفراوانەکانی شاری سۆران و سەرەوەشی گەڕەکی شەهیدانە بۆیە ژمارەی دانیشتوانی ئەم گەڕەکە زیادی کردووە، لەگەڵ ئەوەش قیری زۆربەی کۆڵانەکانی گەڕەکی بارزان تێک چووە، بۆیە هاوڵاتیان داوای چاکردنیانە کرد. قایمقامێتی قەزای ناوەندی سۆران لەسەر داواکاری هاوڵاتیانیش خستێنێ و پلان و کاری لەسەرەکرێ بۆی لە چەند ڕۆژی داهاتوو لەلایەن کۆمپانیای کابین گروپەوە سەر لە نوێ قیرەکە هەڵدەگیرێت و قیرێکی تازەی بۆ دەکرێتەوە و هەروەها ئاوەڕۆژ بۆ ئەو شوێنانەکرێت. ئەوەی ئەمێنێتەوە کە زیاتر هاوڵاتیان ڕەچاوی ئەوە بکەن کە تاسە لە بەردەم ماڵەکانیان دروست نەکەن، وەروە ئاوی هەم زێرابوو ئاوەڕۆی ماڵان نێتەوە سەر ئەو قیرە بۆ ئەوەی تێک نەچێتەوە، چونکە قایمقامێتی قەزای ناوەندی سۆران لە ڕێگەی لێژنەکانی تایبەتمەند لە شوێنێک پێویست بێ ئەوان خۆیان تاسەی پێویستە ئەنێن و نەک هاوڵاتی بە ئارەزووی خۆی تاسەی قیر یا کۆنکرێتی دروست بکاتن کە ئاستەنجی هاتوچۆ دروست بکە. ئەمە خواستی داواکاری دانیشتوانی گەڕەکی بارزان بوو کە لە چەند ڕۆژی داهاتوو کاری کرتاوکردنی بۆ دەکرێت.